بەنای خوای گەورە میهرەبان قوتابیانی ئەزیز دێنە سەر شیکاری ڕاهێنانەکانی بابەتی ناو. پێشی ئەوەی ڕاهێنانەکان شیکار بکەین پێویستە مرۆڤ هەموو کاتێک ڕابردووی خۆی لێبیر نەکاتن هەتاوەکو لە داهاتوودا سەرکەوتوو بێ و بزانێت کە لە ڕابردوودا زۆرە کەسێک بووە وا لە داهاتوودا دەبێت بە زۆرە کەسێک و هەمیشە ڕابردووی خۆی لە پێشچاوی بەڵام هەرگیز لەبیری نەکەن قەت بە هیچ کام لەو شتانێک کە نعمەتێک لە نعمەتەکانی خودای گەورە بنازی یاخود لاف و گەزاف و پۆزی پێ لێدەن پێی دەڵێن پۆز چونکە هەموو شتێک لە دنیادا کاتیە هەر شتێکیش کە لە دنیادا کاتی بێتن ئەوە هیچ سوودێکی بۆ ئینسان نییە و تەنها ئەگەر سوودەکەشی بە سوودێکی کاتی پێدەبەخشێتن هەتا سەر نییە ئەو قسەیەمان هەیە کە دەڵێ ڕۆژێک گەنجێک کاتە لای پیاوێکی بە ئەزمون کە بەتەمەن بوو لێی پرسی دنیا زۆر خۆشە زۆریش بەتامە ئەتۆ چۆنی پێم بڵێ مامە مامەش جوابی داوە گوتی دنیا وەک خەوە هەروەک خەیاڵە چیت بۆ خوانە بێ هەمووی بەتاڵە بۆیە ئەگەر لەم قسەی وردبینەوە هەموو ئەوەی کە مامە فێری کردین چییە دەڵێ دنیا وەک خەوە هەروەک خەیاڵە چیت بۆ خوانە بێ گشتی بەتاڵە و هەمووی بەتاڵە بۆیە بە ئەومان لە بەرچاو بێ کە هەرچێک هەر کار و کردێک کە لە ژیاندا ئەنجام بدەین سەرەتا لە پێناوی ئەوەی کە ڕەزامەندی خودای گەورە بەدەست بێنین پاشان ئەو کارێکە ئەنجام بدەین سوود بە کۆمەڵگە و بە دەوروبەر و بە خۆشمان بگەینین ڕاهێنانێکم قوتابیانی ئەزیز لێ ئەم بۆشایانە بەنایەک پڕکەوتم ئەم قوتابیانی ئەزیز لەلای ئێوە ئەو شەکەسکانە بۆشاییە ئەمن ئەو شکەسکانم کردوتە وەڵام لەلای ئێوە کە دەڵێن کەرکووک شارێکی بۆشاییە دەڵێن کەرکووک شارێکی کوردستانە ئەو جارە چاپ ئەندامێ دیتنەیە چاپ بۆشای لایەوە چاپ وەڵامە لای ئەو ڤیدیۆیکەوە دەیبینیم بۆشایی ئەکە ترشە دەڵێن ماستەکە ترشە یاخوڵتان بڵێن دوێیەکە ترشە شانۆ بۆشایی گەلە دەڵێن شانۆ ئاوێنەی گەلە ئاوا بۆشایی ژ بەفر و بارانێ پەیدا دەبی واتە ئاوی بۆشایی لە بەفر و باران پەیدا دەبی ئایچی ئاوی بنزەوی ئاوی ژێرزەوی لە بەفر و باران پەیدا دەبێ باش ڕاهێنانی دووەم دەڵێ ئەم ناوان لە ڕستەدا بەکاربهێنە ڕاستی هەنار ڕەزبان برادۆست هەڵەبجە دەڵێن ڕاستی زیرەکە ڕاستی ڕەندا ناو ئەرکیشی نهادە هەناری هەڵەبجە خۆشە ئێمەش دەڵێن هەنار لەم ڕستەیەدا بریتێ لە ناو هەنار ناوەکە هەناری هەڵەبجە پێکەوت پێگەری ناوی نهادی ڕستەکەمانە ڕەزبانی ڕستی خۆ ئابدا ڕەزبان باخەوان ڕزەکەی خۆی ئاودا ئەو زار دەڵێن چیای برادۆست بەرزە برادۆست لێرەدا ناوە ئەرکیشی دیارخەرە چیای برادۆست بتە نهادی ڕستەکەمان دەڵێن هەڵەبجە کیمیا باران کرا هەڵەبجە لەم ڕستەدا بریتێ لە ناو و هەروە ناوێکی تایبەتیە ڕاهێنانی سێیەم قوتابیانی ئەزیز دەڵێت داڕشتێک لەبارەی وەرزی بەهار بنووسە کە ناوی تێدا بێتن ئەمەش داڕشتێکمان نووسێ دەڵێن وەرزی بەهار ئەو بەهار یەکەمین وەرزی ساڵە گەڵاکان و کانیاوەکان لەم وەرزەدا دەبژێنەوە چەندین گوڵی جۆرازۆر گەشە دەکەن و پێدەگەن هەروەها یەکەم ڕۆژی بەهار هاوکات لەگەڵ یەکەم ڕۆژی ساڵی نوێی کوردی لە وەرزی بەهارەوە فێری ئەوە دەبین کە هەموو مرۆڤێک لە کاتێکی دیارەکەودا نەشت نما دەکات و بەرگی خەم و ناخۆشی فڕێدات و بەرەو نێبنەوە دەچێت بامان شێوە کوردی و بەرگ و هەروەها خەم بریتین لە ناو ئەمە 1 2 3 4 5 ئەو 6 7 و 8 و 9 طبعا ناوی دیکەشی زۆر تێدا هێنا ئەو داڕشتێکە نووسیمانە بەڵام ئەمە تەنها ئەو دەدانەمان داناوە کە لە کتێبەکە داوالێکردن لە مەرجەمەکە پرسیاری هەڵبژاردنمەدانە تۆ سوود لە پرسیارەکان وەربگرن تا بابەتی داهاتوو بەیبام شاد و تەندروست بن سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه